بەڕەسڵاتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە تەوری سێمی بەرنامەکەماندا ناساندنێک بۆ کتێبە دەکەین کە رسالەی دکتۆرایە کە باز لە فکر و کاری بانخوازی ڕۆڵی ئیسلامی دەکات بۆ بە تایبەتی تر لە ساڵانی 1970 تاوەکو ساڵی 2018 باز لەوە دەکات کە ئەو منهەج و فکری کە ئەو حیزبانی تێدا دروست بە تایبەتی تر کە نمونەی حیزبە ئیسلامیەکان لەم کتێبە داهاتۆتەوە گرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری تێدا بنمونە وەرگیرەوە باز لە فکر و باز لە منهەج و باز لە کاری داعوە و کاری بانخوازیان دەکات. ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ئەبوبەکر سدیقی مامۆستای ئاینی و هەروەها نووسەری ئەم کتێبە. مامۆستایان زۆر بەخێر بێ. سەلامت مامۆستایان ئەگەر لەوە دەست پێ بکەین ینی بەڕێزتان تێزی ئەم دکتۆرایەتان نووسی بۆ کارچی بۆ ئەم بابەتەتان هەڵبژات و دەتانویست لەم کتێبەدا چ پامێک بگەن بە کۆڵەکە. بەنای خدای بەخشەدەی مهرەبان درود و سەڵاوات بۆ روحی پاشی پێغەمبەر ئیسلام صلی الله علیه و سلم. دەستان خۆش بێ. دیارە ئەمە ئەم کاری بەڕێستان گرنگیدانە بە نووسین و پێداچوونەوەی مێژوو پێداچوونەوەی هەموو ئەو بابەتانی کە گرنگن. دیارە ئەم کتێبە منیش کە نووسیم ئەم دکتۆرایە لە داعوە ثەقافەی ئیسلامیە کە دیارە وەڵامی پرسیارەکەش ئەوە من کات خۆی کە چووم بۆ سوودان 2014 کە لە خوێنی ماستەر بوومەوە لە هەر لەوێ تەقدیمم کرد. ماستەرەکەم لە جامیعەی ئومدەڕمان بوو، بەڵام بۆ دکتۆراکەم لە جامیعەی سەنار تەقدیممان کرد. دیارە ئەو جامیعەیەکی قەدیمتریشە لە سوودان، لە هەموو جامیعەکان لە هەموو زانکۆکان قەدیمترە. جامیعەی سەنار لە ویلایەتی سەنارە لە نزیک ئەثیوپیا. چەند بابەتێکمان پێشکەش کرد بۆ ڕیئاسەی جامیعە لەوێ، بەڵام ئەم بابەتە کە باسی حەرەکاتی ئیسلامی بوو ئەوان بەلایەنە زۆر گرنگ بوو. لەبەرەوە چکەوان خوان وەکو دەڵێ باگراوەندێکی ئیسلامیان هەیە و حەرەکاتی ئیسلامی لە وڵاتە هەیە، پێیان خۆش بوو کە بزانن حەرەکاتی ئیسلامی لە کوردستانی عێراقدا چی کردووە و مەشغوڵە بە چ کارێکەوە و چۆن دروست بووە و ئیش و کارەکانی چیە، نیشاڵ و چالاکی چییە. دیارە ئەلبەتە ئەوان هەڵبژار بەلایەنەوە گرنگ بوو ئەو بابەتە. بێتر ئەوە بوو کە دوو مشتیفیان دانا و منش دەستم کرد بە نووسین 2014 هەتاوەکو 2019 مناقەشەکرا، بەڵام لە شاری خوڕتوم لە پایتەختەکە، چکە ئەوان لەبەرەوە کە زۆر دوورە، نزیکەی 7 سەعات دوورە لە خوڕتومەوە، هێنان ئەوێ لەوێ مناقەشەیان کرد. و تەمان بابەتەکەش بەڕاستی لە چەند بابەتێکی گرنگ پێک هاتووە. گەشتە لەوانە ئەوان بەلایەنە زۆر گرنگ کە بزان ئیقلیمی کوردستان چییە. ئەم ئیقلیمە بەشی جیۆگرافیایی لە چی پێک هاتووە، دانیشتۆکانی و بیر و باوەڕ و عەقیدەی ئەم میلەتە چییە، لەسەر چیەکەن، بۆ ئەم ئیقلیمی کوردستانە بۆ دروست بووە ئیقلیمی کوردستان مانای چییە، والحاصل بە تەفسیل ینی ئەو بابەتە باس کراوە هەر لە سەرەتای کتێبەکەوە. پاشان لە 4 بابەتی گرنگ ئەم دکتۆرای من پێک هاتووە. بابەتی یەکەم باسی هەموو ئەو مەفاهیمی دعوە و ئێرشاد و ئەمر بە معروف و نەهی لە منکەر و ئەمانە بە تەفسیل ئەو شتانەی تێدا هەیە. حکم یاساکانی چۆن ینی ئەو شتانە دەکرێن، چێ پێوە هەڵەسێ، ئەو کەسێک کە پێوە هەڵەسێ بێت چ بکات، چۆنە شێوازەکانی ئەوەش هەموو باس کراوە لەوێ. و لە فەسڵی دووەم باسی منهەجی دەعەوی کۆمەڵ یەکگرتوو دەکا بە تایبەتی. تەمەن بابەتەکەم وەکو ئاماژەم پێکرد زیاتر لەسەر یەکگرتوو کۆمەڵە، ینی لە کوردستاندا زیاتر ینی هستومە ئەو منهەجی فکری دەعەوی ئەوان کە لەسەری ئیش دەکەن زیاتر باسی ئەوەم کردو، چکە ناکرێت باسی هەموو شتەکان هەر بکرێت لە کوردستاندا، ئەوە ناکرێت. بەڵام من ئەوم پێ باش بوو کە باسی ئەو دوو حیزبە بکرێت. وەکو گوتم فەسڵی یەکەم فەسڵی دووەمی باسی منهەجی دەعەوی دەکات، یەکگرتوو کۆمەڵ چۆن داعوە دەکەن، شێوازی داعوەکردنیان، چالاکیان، بانگەوازی خەڵکی کوردستان
مامەڵان لەگەڵ خەڵکی کوردستان بەچ شێوازە یعنی ئەم داو بانگەوازەی خۆی پەروەردگار جەل جەلالوهو بە خەڵکی ڕابگەیەندرێ چۆن ئەو خەڵکێنی لەو داو بانگەوازە لە قورئانی پێر لە سنەتی بە پێزی پێغەمبەری خوا سەڵەم شارەزا ببێ کە ئەو بابەتێکی گرینگە بەڕاستی و فەصلی سێیەم باسی منهەجی فکری دەکات یەکگرتوو کۆمەڵ فکریان چییە یعنی چۆن لەسەر چ بنەمای فکریان چییە ئەو ئوسوڵ مەراجعانەی کە فکریان لەسەری پێک هاتووە چۆنە ئیشەکانیان چییە دەربارەی میلەتی کوردستان دەربارەی ئەو حەقە شەرعی کە میلەتی کوردستان هەیەی و میلەتی کوردستان چۆن ینی بە مافی ڕەوای خۆی بگا بە چ شێوازێک ینی ئیشی لەسەر بکرێ لەگەڵ خەڵکی تر لەگەڵ ئەو پێزانەی کە هەیە لە مەنتیقەکە بە هەموو لایەک چۆن ئەم کارە بکرێ دیارە تەمان ئەوەش بابەتێکی گرینگە کە بە زۆر بە وردی و بە درێژی باس کراوە بابەتی چوارەم باسی ئەوە دەکا کە حرەکات ئیسلامی بین المەدح والقەدح ئەو چالاکیانەی کە کۆمەڵی گرتوو کردویانە لە هەموو بوارەکاندا بواری ثەقافی باری زانستی باری کۆمەڵایەتی باری ئەخلاقی دەرونی ڕەوشتی ژیری لە هەم بواری سیاسی ئەو ئیشوکارانی کە کردویانە باسی هەموو باسی ئەوانە دەکات و پاشان باسی ئەو ڕەخنانەشی تێدا هەیە کە ڕەخنیان لێگیراوە دیارە تەمان یەکگرتوو کۆمەڵ لەلایەن بەس من ڕەخنەکان ڕەخنەی چێن باس کردەوە ڕەخنەی ئەو کەسانەی کە ناحەزن نین ینی ئەهلی ئەو کەسانن کە دڵسۆزن ڕەخنەی دڵسۆزانم باس کردو ئەمن نەک ڕەخنەی ناحەزان چکە ڕەخنەی ناحەزان دیارە و ڕەخنەی دڵسۆزان هەمەیە کە ڕەخنەیان گرتووە دەربارەی هەموو لە هەموو بابەتەکانی گرتوو کۆمە فکریان دەبێ ئەوها بێ فکریان ئەوە ئیش بکەن داو بانگاوازەکان ئەوها بێ باشترە ئەوە ئەوهایە یان مثل لەم کاتەدا ئەوها بکەن لە کاتێککەدا ئاوانەکەن وەڵحاصل کۆمەڵێک نەقد و ڕەخنە گیراوە لە هەم لێگرتووە هەم لە کۆمەڵ و باش ڕەوکو باسیشم کرد باسی چالەشەکان هەموو کراوە بە تەفسیل و کاتی خۆشی من تەمان وەکو چۆن برانی بڵین کۆمەڵی دادگەری ئاگادارن مامۆستا سەڵاح و مامۆستا حەسەن شەمیرانی ئەوانە سومەتە خزمەتیان بۆ ماس کردوون کە ئەم کتێبە ئاوایە ئەوانیش خواڵ ناگرێ وەکو چۆن ئەنجومەنی باڵا وتیان پێمان خۆشە دەبێ ئەم کتێبە چاپ کرێ ئەوان تەمان ئەرکی سەرشان ینی ئەرکی چاپکردنەکان خستە سەرشانی خۆیان لە هەمان کاتە مامۆستا سەڵاح و مامۆستا حەسەن شەمیرانی ئەوانیش بە هەمان شێوە پێیان خۆش بکە چەند نوسخەیەکیان بدرێتێ بۆی کە تەمان زۆر بە شێوازێکی جوان و ڕێکوپێک هەم منهەجی فکری و هەم منهەجی دەعەوی یەکگرتوو کۆمەڵ لەو کتێبەدا بەیان کراوە مامۆستا وەڵامیان چی بوو بۆ پەسەندکردنی بۆ کاتی گفتوگۆی تێزی دکتۆراکەدا و کاتێک کە پێشکەشە کرد و گفتوگۆیان بوو سەبارەت بە هەرێمی کوردستان سەبارەت بە ئەو حیزبە ئیسلامیانە ئەوان من تەمان ئیمتیازم وەرگرتووە تێدا نووسراوە و لە هەمان کاتیشە تەمان دوو جار مناقەشە کراوە یەکێکیان سیمینارێک بۆی کە ئایا ئەم بابەتە حەقی خۆی پێدراوە دووهەم مناقەشەی ئەخیر لە خەڵتۆم کە مناقەشە کرا ئیمتیازیاندا و زۆریان پێخۆش بەڕاستی بابەتەکان بەلاوە زۆر بابەتێکی دەزی خۆیدا لەم کاتەدا لەم کات و زەمانە بە تایبەتی کە ئەم هەموو سیراع و ململانی و ئەوانی تێدا هەیە و ئیقلیمی کوردستانیش بێبەش نەبووە لە هەموو سیراع و ناکۆکی و ناحەقی کەوا پێی کراوە ئەوان بە حەقەت بەلایەن شتێکی گرنگ بوو کە گرتوو کۆمەڵ و هەر کەسانی دیکە شخصیاتە ڕێکخراوە هەر کەسێکی ترەکە هەڵدەسێ بۆی کە خزمەتی کوردستان بکە خزمەتی داوە ثەقافەکەی بکە خزمەتی میلەتەکەی بکە خزمەتی کۆمەڵایەتی خزمەتی میلەتەکەی خۆی بکە بەلایەن شتێکی زۆر گرنگ بوو بە حەقەت زۆر باش مامۆستا خۆش لە کتێبەکە تا باست کرۆ بەس ئەمەوێ خۆت بە کورتی پێمان بڵێ هۆکاری دەستنیشانکردنی ئەم بابەتە چییەوە گرنگی ئەم جۆرە بەحسانە بە تایبەت لەم بابەتانەدا لە بەحسی تایبەت بە داعوای حیزبە ئیسلامیەکان و هەروەها فکرەکانیان چ گرنگێکی هەیە و هۆکارەکانی دەستنیشانکردنی ئەم بابەتە چی بوو کە تۆ ئەم بابەتە هەڵبژارد تاوەکو بۆ ماسکەری کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لەوانە کە ئەوەیە دەرکەوتنی حرەکاتی ئیسلامی هۆکاری ئەو وەزع خراپەی کە تێدەپەڕێ بە کوردستاندا تەمان وەزێکی ناخۆش و ململانی و سیراع و اختلافات و ناکۆکی و بە تایبەتی میلەتی کوردستان یعنی هەتا ئێستا
بە مافی ڕەوای خۆی نەگەیشت و لە سیراعدایە و لە ململانێدایە لە بۆی کە دەرکەوێ ئەم حرەکاتی ئیسلامی چیان کردو لە کوردستاندا. دووەم ئەوەش کە یەکیشکە لە هۆکارەکانی ئەوە کە دەرکەوێ یەکگرتوو کۆمەڵ و هەر کەسانی دیکەش کە ئیش دەکەن لە کوردستاندا هەموو مەسەلەکان ئەوەیە کە بە دینی ئیسلام ئیش دەکەن، ینی بەرنامە و پەیڕەوەکان دینی ئیسلامە، ئەمە ڕابگەین کە دینی ئیسلام هەموو لایەنەکانی ژیانی ئینسان دەگرێتەوە، سلانی ثەقافی، سلانی علمی و زانستی، سلانی کۆمەڵایەتی، سلانی ئابووری، سلانی سیاسی، هەموو لایەنەکان ئەگرێتەوە. بۆیە تەمان کۆمەڵ یەکگرتوو و خەڵکانی دیکەش ئیشان لەسەر ئەوە کردووە کە دینی ئیسلام دینێکی مەیدانیە، دینێکی عەمەلیە، چێتە سێکتەرەکانی ژیان و کۆمەڵگاوە، چێتە ناو سێکتەرەکانی ژیان و ئیش بکە، کار بکە، بەڵام بە فکرێکی ئیسلامی، بە داوەبانگەوازێکی ئیسلامی، بەو داوەبانگەوازەی کە پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام و بەتایبەتی پێغەمبەری خۆمان صلی الله عەلەیهی وسەڵەم کە ئیشی کردووە، چۆن کۆمەڵایەتی کۆمەڵگای بەقووەت کردووە، چۆن ئابووری سربەخۆی هەبووە، چۆن سیاسەتی جوانی کردووە، چۆن کاری کردووە، چۆن یعنی ئیشی لەسەر مەقاسیدی شەریعە کردووە، ماڵ و سامانی خەڵک، عەقڵ و نەفسی خەڵک، شەرەف و ناموسی خەڵک، پاراستنی شکۆی مرۆڤ، چۆن یعنی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئیشی لەسەر کردووە، بۆی کە ئەم حرەکاتی ئیسلامیش بە هەمان شێوە ئیش لەسەر ئەو شتانە بکەن. زۆر باشە. مامۆستا ئەم کتێبە پلانت هەیە کە ئینشاءڵڵا بکەیتە سەر زمانی کوردیش، بۆی کە خوێنەرانی ئێمەش بەشێکی زۆر کە زمانی عەرەبی نازان سوودمەند لێوە بتوانن سوودی لێ وەربگرن و بە تایبەتی تر بۆ بابەتی بەحس و تێزی ماستەر و ئانی نێو زانکۆکان ئەم جۆرە کتێبانە حتمەن سوودی تایبەتی دەبێت. بەڵێ زەمانێکێ لە تەوسیاتەکان ڕاستپاردەکان ئەوەیە کە داوام کردووە کەسان ئەو کەسانی کە زمانەوانیان بە قووەتە و لە ئەدەب و ثەقافی کوردی زۆر شارەزان، هەر کەسێک پێمان خۆشە ینی پێوەی هەڵبسێ بیخاتە سەر زمانی کوردی و بکرێتە کوردی و بەڕاستی شتێکی زەروریشە، ینی کەوەکو باسم کرد ئەو کۆمەڵە بابەتانە کە تێدا باس کراوە زۆر گرینگە، چونکە خەڵکی دەرەوە پێیان خۆشە کە بزان ئیقلیمی کوردستان چی تێدایە، تامان لێرەدا بە تەفسیل باس کراوە و خەڵکی خۆشمان زیگە لە ئەندامان یەکگرتو و کۆمەڵ حەقی خۆیەتی کە بزانن ینی ئەم حرەکاتی ئیسلامی فکریان چییە و بۆچوونیان چییە، چۆن ئیش دەکەن، چۆن بۆ دەستۆزی میلەتەکەی خۆیان، چۆن دەیانەوێت ئەم میلەتی ئەم کوردستان ئەم ئیقلیمی کوردستان ڕزگاری ببێت، چۆن کۆمەڵگەکەمان بەرەو ئەخلاق و ڕەوشتی ئاکاری بەرز و ئابووری سربەخۆ و شکۆی مرۆڤ چۆن پارێزراوە بێ، مەقاسیدی شەریعە چۆن بێتە دی و چۆن کە هەموو تاکێکی مسلمان چۆن ئیش بکە بۆ بەقووەتبوون و بەهێزبوونی هەم خۆی و هەم گەلەکەی، هەم جوانی و ڕازاوی میلەتەکەمان، شکۆی ئینسانەکان لە ئیقلیمی کوردستاندا چۆن بپارێزرێ و چۆن ئیشی لەسەر بکرێ و چۆن بەقووەت بکرێ و چۆن یعنی ببێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو خەڵک حەقی خۆیەتی کە خەڵکی بەڕاستی بیزانێ ئەو شتانە. زۆر باش مامۆستا، ئەم کتێبە بگومان باسی مرورێکی زەمەنی زۆر ئەکا 1970 بۆ 2010 بۆ نووسین و هەروەها بەحسەکەت پشت بە چ سەرچاوەیە بەستۆ کە بگومان پێویستە گەڕانێکی زۆرت کرد بێت کە تاوەکو زانیارێکی باشە دەستکەوت بێت. نزیکەی وەکو لەوێ ئاماژە کراوە تقریباً 400 سەرچاوە بەکارهێناوە. هەڵبەتە لەوێ هەم لە سوودان تەمەن مەکتەباتی زۆری لێیە، مەکتەبەی گشتی و مەکتەبەکانی دیکە و پاشان ئینتەرنێت و مەکتەبە شامی لە ئەوان هەموو تەمەن بەکار هاتووە و لێرە لە کوردستانی خۆمان بڵێن هەرچی کە پەیوەندی بەو کارانەوە بێ ئیستیفادەم لێ کردووە و پاشان مەقابەلاتی شەخسی هەموو ئەو شەخسیاتانەی کە لە کوردستانی خۆمان مەشغوڵن کە ئیش دەکەن دڵسۆزن مەقابەلی ئەوانش کراوە و هەمووی تێدا باس کراوە. ئەوش مەرجی بەحسەکە ینی بەڵێ وەکو بۆ باسکردنیەکەی 400 سەرچاوە بەکارهێناوە تێدا نووسراوە، زۆرینەی تەبان عەرەبیەوە و پاشان ئەوانی کە کوردیشن و پاشان ئەو مەقابەلاتانی کە کراوە لە کوردستانی خۆمان، نمونەی ماوەسا عەلی بابیر، ماوەسا سەڵاح، ماوەسا حەسەن شەمێرانی،
ومامۆستا عەبدوڕەحمانی نەوڕەسی کاکشە فەخرەدین کۆمەڵێک ینی بەرانی خۆمەڵ کاک محەممەد حەشیم و مامۆستا ئەنوەر سەنگاوی و وەڵحاصل ئەوانە هەمووی تێدا نووسراوە باس کرا. زۆر باشە. مامۆستا ئەماژت بۆ کرد کە هەندێک کەس هەبووە کە ڕخنە و بیر و بۆچوونیان ینی بۆ شوازەوە سەبارەت بەکاری داواکاری فکری ئەم حیزبانە. ئەم ڕخنانە دەکرێت ئەم حیزبانە خۆشیان سوودی لێوەربگرنەوە ینی پێداچوونەوەی بکەن سوود لەو ڕخنانە بگرن کە کەسانی دڵسۆز و خۆ ئاماژت پێکرد ئاراستەی ئەم حیزبانەی کردو لەم کتێبەدا. بەڵێ بەتاکید من بۆم باسکردن تەمامەن ڕخنەی دڵسۆزانە باس کراوە ئەو ڕخنانە کە دڵسۆزیە ڕاستە خەڵکانی ئەو خەڵکانی کە تەمان گرنگی دەدەن بە میلەتی خۆمان و گرنگی دەدەن بەم دەعو بانگەوازە کە هەیە کە تەمان یەکگوت و کۆمەڵ زیاتر پێوە هەڵەسن بۆی کە داو بانگەوازەکەیان کارەکان ئیشەکان چالاکیان بە قوتر و بەهێزتر بێ ڕخنەکان لەو شتانن ئەمە دیارە ئێمە لە دوو ڕۆ دەبێ زۆر بە قوت و بەهێز یەکەم ئەندامەکان ئەندامان ئەوانی کە ئیش دەکەن لە ساحەی کوردستان وەکو مامۆستایان وەکو هەموو ئەو خوێندەوار و مەثەقەف و ڕۆشنبیر و ڕۆشنفکر و ئەندامانەی خۆمان و خەڵکی تریش هەتا بە قوتر بێ باشترە هەتا دوور بن لە سەربیات کارەکە جوانتر دەبێ و پاشان ئەو بەڕنامە کە ئێمە ئیشی لەسەر دەکەین ئەو فکرە هەتا بە قوتر و بەهێزتر بێ ئەو داو بانگەوازە هەتا جوانتر و ڕازاوەتر و گشتگیرتر و بەهێزتر بێ باشترە بۆ هەموو لایەکمان و ئەوان ڕخنان لەسەر ئەوە گرتو یانی مەسای کۆمەڵک ڕخنە دەگیرێ بۆ نمونە مەسەلەیەکە لەوانە ئەوەیە کە دەبێ ئێمە زیاتر برایەتی و تەباییمان بە قوتر و بەهێزتر بێ لەی نێزی بوونەوەمان و کارکردمان بە شێوازێکی کۆمەڵی و دەستە جەمعی و پاشان دووربین لە ڕخنە و لەو مەسائلانە ئەلبەتە خۆی منهەجەکە هەم لە منهەجێکی تێر و تەسەلە بەڵام بەکارهێنانی و ئیشکردن لەسەری جاری وا هەیە ڕخنە دروستەکە زۆرێکگەن لەوانەیە پرسیاری ئەو بکەن کە وەک خۆت ئاماژت پێکرد هەردوو حیزب بۆ من لە یەک منهەجن لە یەک ڕێگان لە یەک ئاراستە کارەکەن بەڵام بۆ ناتوان بۆ من لە کۆکراوی دەستە جەمعیەکە پێکەوە تەواوی کارە سیاسی و کارە ئاینیەکانیان بکەن ئەمەش ئانی ڕخنەیەک بوو بێ یاخود پرسیارێک بوو بێت تۆ وەڵامی بیتۆ لەم من هەر لەم کتێبە باسی بڵێن مەبادئی فکری یەکگرتوو کۆمەڵ هەردووکیان تقریبا لە چەند شتێکدا یعنی اختلاف و جیاوازیان هەیە لە چەند بابەتێکدا شتی گەورە نین نووسیمە ئەگەر هەردوو لابێن و خەڵکانی ترژیانی ئەوانەی کە دڵسۆزن بێن هەموو بە یەکەوە ئیش بکەین اختلافمان نییە بەڵام اختلافەکە لە هەندێک بۆچوون لە هەندێک بواری جیاجیانی کە هاتۆ پیا بووە ئەوەش یعنی دەتواندنی عیلاج بکرێ و چارەسەری بکرێت. زۆر باش مامۆستا تا چەنێک گرنگی داوە بە باسکردنی لانی جیهادی کۆمەڵی دادگەری ئیسلامی لەم کتێبەدا؟ زۆر تەمان باسی لەوێ لە باسی هەم منهەجی داعوی و لە منهەجی فکری هەردووکیان کۆمەڵی دادگەری بڵێن کۆمەڵی ئیسلامی تەمامەن سراو جەماعەی ئیسلامی هەردووکیان لە هەردوو منهەجەکەدا زیاتر ئیش لەسەرەوە دەکرێتەوە زیاتر جیهاد و خەبات و ماندووبوون و زەحمەت کێشان مەیدانی ئەوە تەمان تێدا باس کراوە و هەم مێژوش ئەوەی کە مێژوش کراوە ئاماژە بەوەش کراوە و پاشان لێرە بەولاوەشیانی بۆی کەوا زیاتر ئێمە مافی ڕەوای خۆمان یا ئەم داو بانگەوازە ئەم ئیسلامە جوانە ئاکار و ڕەوشتی بەرز کە زیاتر لە میلەتی لەناو میلەتی کوردستان پیادە بکرێ بەڕاستی پێویستی بە جیهادە پێویستی بە تێکۆشانە پێویستی بە ماندووبوونە بە زەحمەت کێشانە و بەڵام بەچی بە حکمەتی جاری وا هەیە بە داو بانگەوازێکی زۆر ینی ئاسایی جێبەجێ دەکرێت جاری واشەیە تۆ پێویستت بۆ یەکەوە هێز بەکاربێنی دەبێ هێز بەکاربێنی جا هێزی مرۆڤی بێ و هێزی چەک و سلاح و قووەت و مەیدان و ساحە و ئەگەر پێویست بکە ئەوەش باس کراوە. زۆر باش مامۆستا ئەی لە بەشی سێمدا کە باسی منهەجی فکری ئەکات زیاتر گرنگیت بە چ منهەجێکی فکری جوڵانەوە ئیسلامیەکان داوە باسی دەکەیت؟
طبعا منهجي فكري أويك منهجيا أو إسلامي كبيك هاتو لكتاب السنة وبشرح رابع كردني زانا قوراني إسلام قورا زاناني إسلام طبعا أو بشكل لوا وأو يعني فكري يقرتو كومر زياتر يعني بتابتي منهجي هردو كان زيادة تركيز لسر أو ذكاته بهذا كردني معناي كتاب السنة بشرح قورا زاناني إسلام ولبي أو فكرة يعني بوشي وازا دور لا تعصب ودور لا دمارجيري ودور لا شتي خرافي وبدع أو خوان خاص أو مسائل يعني كوا دينك هوا تبي دور لا وشتانا به زور باشا ما وصل خود دزانی ام دو حزب لریم کوردستان دا لگل کاری سیاسی که زور زیاتر لکاری سیاسی اون داشت خریکی کاری پروردهی کاری بانخوازین بس ل میکانیزمی کاری بانخوازی کاری پروردهکانی ام دو حزب کردو بوی که جهانی عربی خود لنیو نوسرانی عربیش در کاته که ما بخوانو بزن کلیش چند روتیگه که لسر پروردهی کی جوانو أخلاقي جواني عين بيروزي إسلام لكن بلا وبرون أشكراي أو بابته باس كراو ما شاء باس مان كردوا طبعا من أعظم كده دو جار أوان دو جار سيميلار يعني كردوا جاري كان شار دكتوري جورا أم بابتان هم هالسنجان دوا كأم يقتو كومل فكري عن شيء دعوة نتيجة يعني بس شيء كر لكوتاي بلا بسند يعني كده بلا أنا زوجتي جرينج بوكا أما لإقليم كردستان الحركات الإسلامية أوها به بقر مقري أنداماني تيبكوشن بويكا وكذا إلى صار إسلام كان أو إسلام بيعذب بكري كالكتاب والسنة بكاتوا إيش اللي صار بكانوا بيعذب بكري زور بلانوا زور شيء بابت شيء جرين بو يعني بوي امتياز يعني كده وتوصيش يعني كده صعب بكري أوان هل ليش توصي أو كلا وكا أم كتابة صعب بكري بوي بلا بكري زۆر باشە لە کۆتاییدا ئەگەر کاکدانیا هیچ پرسەیەکی نەما بێ لە کۆتاییدا چ شتێک ماوە لەسەر کتێبەکە ئێمە باسمان نەکرد بێت خۆت تێ باسی بکەیت یان لە کۆتاییدا کۆمەڵی نەتیجەت خسۆتە ڕوو ئەو نەتیجانە باز لە چیەکەن بە چەند خاڵێک کۆمەڵێک دەرەنجامت باس کردووە پێشە لەوانە بۆ ماسکردن کە ئەمە یەکگرتوو کۆمەڵ هەردووکیان مەشروعێکی سیاسین ئیش دەکەن بۆ ئەوە کە بۆ پیادەکردنی قانون دستور یاسای ئیسلام لە کوردستاندا ئیشی پێ بکرێ و هەردووکیان ئیش لەسەر ئەوە دەکەن ملەتی کورد بە مافی ڕەوای خۆی بگە بە مافی ڕەوای خۆی بگە مافی حەقی مەشروعی خۆی چییە وەکو هەموو میلەتانی دیکە بەوە بگەن و ئەوە دەگەیەنێ کە بەڵێ حرەکاتی ئیسلامی لە هەندێ وەشتی فکریدا اختلاف و جیاوازیان هەیە بەڵام لە ئاخیردا هەمویان ئیش لەسەر ئەوە دەکەن کە ئیسلام پیادە بکرێ و ملەتی کورد بەهرەمەند ببێ لەو ئیسلامە جوان و پاکە کە لە قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پیادە کراوە و ئەوەش دەگەیەنێ کە ئەم حرەکاتی ئیسلامیە بەهۆی وەزعی خراپەوە هاتۆتەکایەوە ئەژینە ئەگەر ئەم ملەتی کوردە یانە خۆ بڵێن حیزبەکانی دیکە هەوڵ بدەن بۆی کە ئیش بە ئیسلام بکرێ و ئەم ملەتی ئێمە لەسەر ئەسڵ و ئەساڵەت و ڕەسانەتی ئەخلاق و ڕەوشتی بەرز بمێنێتەوە و پاکی بڕوا ئابووریەکی جوانی هەبێ دزی و گەندەڵی تێدا نەکرێ ئەو کاتە پێویست ناکە یعنی حرەکاتی ئیسلامی هەبێ بەڵام دیارە کە حرەکاتی ئیسلامی کاتێک پیا دەبێ ئەو کاتە کە وەزعەکە خراپە کە غەدر هەیە زوڵم هەیە بە تایبەتی پێشتری حکومەتی بەعەس تاوان ئەوە زوڵمەی کە لە میلەتە کرد و حیزبەکانیش کە هاتن وەکو هەموومان زانین یعنی نانتوانی ئەو عەدالەت و دادپەروەری و ئیقلیمی کوردستان بەرەو ئابووری سەربەخۆ بەرەو ئاکار و ڕەوشتی بەرز و ئەوانە بەڕێوە ڕاستە الحەمدوللا میلەتەکەمان لەخوا بەزیاد بێ لە چاو میلەتانی شوێنانی دیکە سوپاسی خۆی پەروەردگاری دەوێت کە الحەمدوللا گەنجەکانمان و بە تایبەتی پیاوان و ئافرەتانمان بەرەو ئیسلامەتی و بەرەو ئەخلاق و ئاکار و ڕەوشتی بەرز هاتوون و هەوڵ دەدەن بۆ علم و ثەقافە و بۆ شتی جوان و شتی ڕازاوە بەڵام تەمەن دیارە کە
من ئەو نەتیجانم کە لەوێ باسمان کردووە بۆ ئەوەیە کە زیاتر و زیاتر یعنی ئێمە گەرمە کورتتر دەبێ گەرمە گوڕ بین و ئیشی لەسەر بکەین زیاتر خۆمان بە قووت و بەهێز بکەین و زیاتر یعنی کوردستانەکەمان ئاوەدان ببێتەوە بە هەموو لە هەموو بوارەکاندا تەوسێشی تێدا هەیە تاوان تەوسەکانیشە لەوانە ئەوەیە کە زیاتر دەبێت حرەکاتی ئیسلامی هەوڵ بدەن بۆ بەرایەتی بۆ تەبایی بۆ یەکریزی و بە هەردوو لایەن مەشروعێکی هاوبەش دانن بۆی کە خوا نەخواستە تعارض و یەکدیگیری والحاصل ئەو شتانە ڕوونەدا تەوسێ ئەوەش تێدا هەیە کە وەزارەتی تعلیمی عالی دەبێت هەوڵ بدا لەگەڵ حرەکاتی ئیسلامی زیاتر دەعوبانگەوە ثەقافە لە ناو میلەتی کوردستان زیاتر بڵاو بێتەوە خەڵکی بە قووەت و بەهێز دکتۆرە بەڕێزەکان خەڵکانی گەنجی جوان تازە پێ بگا لە پیاوان لە ئافرەتان یشی جوان بکەن یەکێ لەوانە کە وەزارەتی ئەوقافی بەڕاستی دەبێت زیاتر ئەو مامۆستایانە ئەو مەلایانە ئەو کەسانەی کە کەسی بە قووەتن کەسی بەهێزن و دیندارن مسلمانی چاکن ئەوانە دەوریان هەبێ و زیاتر یانی ئیش لەسەر ئەوانە بکرێت دەستخۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەوبەکر سڵیقی مامۆستای ئاینی کە لەم تۆرە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین سەلامەت بن ئینشاءڵڵا لەسان خۆش بێ مەفەق و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا سپاس دەکەم